ماکیاڤێلی هزرمەندی ئیتاڵی دەڵێت یاساکانی ژیان وەک یاسایی دارستان وایە، هەمیشە حەق لای بەهێزەکانە. ئەوەی ئەو هزرمەندە ئیتاڵیە باسی دەکات بۆ چوون نییە، بەڵکو دەرەنجامێکی بەرجەستەبووی ئەو فۆرم و شێوازەیە لە سیاسەت و دەسەڵات کە بە درێژایی مێژوو بوونی هەبووە. بەهێزەکان براوە بوون و هەر ئەوانیش مێژویان بە گوێرەی خواست و ویستی خۆیان نووسیوەتەوە. گەر ئەم گوتەزا و بیر و بۆچوونە ناکۆک بێ بە مێژووی هەر ناوچێکی جیان، بەڵام 100% بۆ کورد و کوردستان لۆجیکی و منطقیە. لە چەندین وێزگەی مێژوودا خۆی دووبارە کردوێتەوە، بەڵام ئەوەی نەتوانراوە بکرێ سڕینەوەی مێژووی خەبات و قوربانیدانی کووردە. دوای تێکشکانی ئیمپراتۆرەتی عوسمانی لە جەنگی جیهانی یەکەم لە نێوان ساڵانی 1914 بۆ 1918 ئیتر لە زۆربەی ناوچەکانی فەرمانڕەوایی عوسمانی بۆشایی سیاسی و ئیداری و سەربازی دروست بوو. هەر ناوچەیەک بە شێوازی خۆی هەوڵی پڕکردنەوەی ئەو بۆشاییدا. لە غیابی حیزب و ڕێکخراوی سیاسی پێشکەوت و لە زۆربەی ناوچەکانی باشووری کوردستان دەرفەتی گەورە بۆ کەسایەتی ئاینی و کۆمەڵاتیەکان خوڵقا، تاوەکو جڵەوی دەسەڵات و فەرمانڕەوایی ناوچە خۆجەیەکان بگرنە دەست. بنەماڵە و عەشیرەتە ناودارەکان، شێخ و تەریقەتە ئاینیەکان ئەو بۆشاییان پڕکردەوە. لەسەر ئاستی باشووری کوردستان بەگشتی و شاری سلێمانی بەتایبەتی بنەماڵەی حاجی کاک ئەحمەدی شێخ خاوەنی پێگە و قورساییەکی بەهێزی کۆمەڵایەتی و ئاینی بوون. لە شێخ مارفی نۆدەی باپیرە گەورەیانەوە قوڵاییەکی معریفی و زانستی گەورەیان لە ناوچەکەدا هەبوو و جێگەی متمانەی بەشێکی زۆر لە خەڵک بوون. بۆیە لە گۆڕانکاریەکانی دوای جەنگی جیهانی یەکەم شێخ مەحموودی نەمر بووە ڕابری شۆڕشێکی ناوچەی و خەڵکی شەرعێت و بەیعەتی سەرکردایەتی شۆڕشەکەیان پێدا. داستان و سەروەری شۆڕشەکانی شێخ مەحموودی حەفید ئێجگار زۆرن کە سەرجەمیان لە پەڕاوەکانی مێژوودا بەیان کراون. شەڕی دەربەندی بازیان شانازیەکی گەورەی شێخ و شۆڕشەکەیەتی، چونکە هاوشێوەی چەکدارە فیداکارەکانی تا لێواری مەرگ شەڕی دەستە و یەخەی لەگەڵ هێزی داگیرکەردا کرد. دوای بەرگریەکی جوامێرانە بە برینداری کەوتە دەست دوژمن و سەرەتا فەرمانی لە سێدارەدانی بۆ دەرکرا، بەڵام دواتر لە ژێر فشاردا فەرمانەکەیان گۆڕی بۆ دوورخستنەوە لە مەنفە. دروست 104 ساڵ پێش ئێستا وەرچەرخانێکی مێژووی گرنگ لەم ناوچەیە ڕوویدا. دەربەندی بازیان و بەردەقارەمان شاهێدی ئەو مێژووە گرنگن. ئەو زەمەنە گەورەترین هێزی جیهانی بە جۆرەها چەکی پێشکەوتوی ئەو سەردەما هێرشی کردە سەر شۆڕجەرە کوردەکان. شێ مەحموودی نەمر ئەو کاتە شۆڕسواری کوردایەتی و سەرپەرشتی ئەو شۆڕشە گەورەی کرد. لێرە چی ڕوویدا؟ لەکەیەوە ئەم بەردە بۆتە بەردەقارەمان. ئەو وەرچەرخانە چی بوو؟ جێپەنجەی مێژووم هێناوەتە، ئەو جێپەنجە مێژووی گرنگەی کە بەردەقارەمانی کرد بە بەردەقارەمان، کە ناوی لێنا بەردەقارەمان. بینەرمان بن لاپەڕەکانی ئەو ڕۆژانەی جێپەنجەی مێژووی کوردایەتی و شۆڕشی کورد هەڵدەدەینەوە. ئێرە دەربەندی بازیانە کە سەدەیەکە بە بەردەقارەمان ناسراوە. داستانێکی کەم وێنەی شێخ و هێزەکەی تایبەتمەندیەک و سیمبولێکی بە ناوچەکە بەخشیوە. ئەم دەربەنە دەکەوێتە بەشی ڕۆژاوای ناوچەی بازیان،
بە نزیکەی 45 کیلۆمەتر لە شاری سێمانی و 60 کیلۆمەتر لە شاری کەرکووکەوە دوورە. لە ڕۆژ ئاواوە زنجیرە چیای کوونەگورگ و خەربەنەلوو دەوری داوە و بە دەربەندی بازیان کۆتایی دێت. پاشان هەر لە ڕۆژ ئاواوە زنجیرە شاخی بازیان یاخود هەنجیرە دەست پێ دەکات بەرەو باشوور دەڕوات تا دەگاتە دەربەندی باسەڕا. تۆوەکو نەوەی شێ مەحموو و ئەو مێژوە پڕشکۆداریە چییە؟ قسێکم لەو بارە بۆ بکەین. هەڵبەت ئێمە لێرە ئەمڕۆ باسی مێژوەکەین، مێژووی قۆناغێک کە کورد بە تایبەتی لە دوای ڕووخانی دەوڵەی عوسمانی زۆر ومێدی لەسەر دەسەڵاتی ئینگلیزەکان هەڵچنی بوو کە لە وەرچارخانەیە گەلی ئێمەش بتوانێت بێ بەش نەبێت لەو سەروەریانەیەن لەو ڕووداوانەی کە ڕوویدا وەکو سەربەخۆبوونی گەلانی ژێردەسەڵاتی عوسمانی. بەداخەوە سەرەتا هەوڵشی زۆر درا کە بتوانین ئامانجەکانمان لە قۆناغەیە بپێچین و بەو ئاواتە پیرۆزەمان شاد بین، بەڵام لە کۆتاییەکەیە ئەوە بوو کە بینیمان ئینگلیزەکان لە وعد و بەڵێنەکانیان پەشیمان بوونەوە و دەوڵەتی عێراقیان دروست کرد و باشووری کوردستانیش کە ویلایەتی مووسڵی وەختەیە کرد بەسییان بەو دەوڵەتە نیوەوە. ئەمە بووە هۆکاری ئەوەی کە پێکدادان و ڕوبەڕووبوونەوە ڕوو بدا و کورد لەو قۆناغەیە بە سەرکردایەتی شێخ مەحموود ئامادە نەبوو خاچی خۆی هەروە بە ئاسانی ڕادەستی دەسەڵاتی داگیرکرد بکە و بەڵکو بە ئیرادەیەشی بەهێز و کۆڵایینەوە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی کورد کە سربەخۆیی کوردستان بوو کەوتنە بربەرەکانی لەگەڵ دەسەڵاتی ئینگلیزی ئەو سەردەمەیە. هەڵبەت ئەم دەربەنی بازیان وەک شوێنەوارێکی مێژوویی گرنگ بۆ کورد زۆر دیراسات و زۆر سەرچاوە هەیە کە باسییان لێوە کردووە. بەردە قارەمانیش وەکو مێژوویەکی گرنگ کە کەوتۆتە ئەم دەربەنی بازیانەوە کە گرنگی خۆی هەیە. ئەم بەردە بووە سەنگەری شۆڕش ژێڕان و بە تایبەتی سەنگەری شێخی نەمەر کە لێرەیە لەم دەربەنەیە جەنگاون. بۆیە من ئەشمەوەی ڕوونکردنەوەیەک بدەم کاک عەبدوڕەحمان بابەتی مەسەلەی شەڕی دەربەنی بازیان ممکنە هەندێک عەزیز و هەوڵاتیانی خۆشمان زۆر زانیاریان لەسەر چۆنێتی شەڕەکە نەبێ. بەڵێ ئەم شەڕە ئەم ناوچەیە کە ناوچەیەکی استراتیژی بووە بە نیسبەت شاری سلێمانیەوە و پێش سەدەکانی پێشووتریش هەر لەم دەربەنەیە شەڕ و پێکدادانی گەورە ڕوویداوە بۆ پاراستنی ئەمارەتی بابان و ئەوانە. لێرەیە توانیویانە هێزێکی زۆر باش، هێزێکی گەورە لە قارەمانانی کورد لەو قۆناغەیە ئامادە بکرێ بۆ ئەوەی بەرگری بکەن لە شاڵاوی هێرشی ئینگلیز بۆ سەر پایتەختی کوردستان. یعنی ئێرە بوو بە ناوچەیەکی پێشەوەی بەرەکانی شەڕ و لێرەوە بتوانن بەرگری بکەن تا پایتەختی کوردستان حکومەتی کوردستان لە سلێمانی و دانیشتوانەکەشی بە سەلامەتی ڕزگاریان بێ و بتوانن نێڵن هێزەکانی داگیرکرد پێ بخەنە ناو شاری سلێمانیەوە. بەڵام وەکو جەنابەت لە دەستپێکە ئاماژەت پێکرد هێز و تەکنەلۆژیای سەرکەوتووی پێشکەوتووی ئەو کاتی بەریتانیەکان و بە بەراورد لەگەڵ ئەو چەکە سادە و ساکارانەی کە بەدەست کوردەوە بووە جیاوازێکی زۆر زۆری هەبووە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بووە ئیرادە بووە. بەڵێ ئیرادەیەکی زۆر بەهێز هەبووە کە توانیویانە بەرامبەر بە گەورەترین زەلهێزی جیهانی لێرە ڕابوەسن. لە مانگی تشرین 2010 بە
لەژێر سایی بەریتانیادا یەکەم حکوومەتی شێخ محموود شاری سلێمانی دەوروبەری دامەزرێ بەڵام دواتر تەمە مێجەر نوێری لەگەڵا بێت مێجەر نوێل بە فەرمانی ئاڵۆنتەی ورسن حاکمی سیاسی بەریتانی لە عێراق مێجەر نوێل لاچێت و مێجەرسۆن لە شوێنی دانرێت لە شوباتی 1990دا مێجەرسۆن دژایەتێکی زۆری شێخ محموود دەکات تەمام دژایەتیکردنەی هەر بە تاکە کەسی نەبووە هەڵبەتە لە سەری خۆیەوە ئاڵۆنتەی ورسنوان پیاوەتەوە لەو لە کتێبەکەی ئاڵۆنتەی ورسنیش نووسراوە کە مێجەرسۆن بە دوو شێواز دژایەتی حکوومەتەکەی شێخ محموود دەکات شێوازێکیان نهێنیە کە کەسانێک دەکڕێت بچن ڕاوڕوتکەن و کاروان چێکانی نێوان ئەو کاروانی بازرگانێکان نێوان سلێمانی و کەرکووک و شوێنانی تر ڕوتکەنەوە و پەلاماریان بدەن بە ناوی شێخ محموودەوە ئاکرێ ئەمە ئیشی شێخ ئەمە هینە ئیشی مێجەرسۆنە شێوازی دژایەتیکردنە ئاشکراکەشی کە ئەوەیە دژایەتی شێخ محموود دەکات و نووسراو دەنێرێ بۆ حاکمی سیاسی کە ئاڵێ شێخ محموود دەیەوێت دەوڵەتێک دامەزرێنێت لە کوردستانی باشتر کە ویلایەتی موسڵام پێدەوتەوە لەو کاتانەدا ئەم دژایەتیکردانە شێخ ئاگای لە دەبێت چونکە بیناکانیان نزیکە لە یەکەوە شێخیش تەمان کەسایەتی هەیە نزیکە لە شێخەوە پەیوەندی لەگەڵ مێجەرسۆن هەبوو ئەوە قسەکانیان بۆ ژێراوەتەوە پێچەوانەشەوە لەبەرەوە شێخ چەند جارێک ئاگاداری مێجەرسۆن دەکاتەوە بەڵام سوودی نابێت دواتر نامەیەک دەنێرێ بۆ شێخ محموود تەمان نامەیەک دەنێرێ بە ناوی حکوومەتەکەیەوە بۆ ئاڵۆنتەی ورسن کە لێکی لە نامەکانی هاتوو ئەڵێ وای بە باش ئەبینم حەقی کورد بدەن با کورد خۆی نەسەپێنێت ئەم دێڕەی شێخ محموود ئاماژەدانێکە وەکو هەڕەشەیەکیش لە حکوومەتی بابڕ خۆی حکوومەتی بەریتانیا چونکە ئاڵۆنتەی ورسن نوێنەری بەریتانیا لە عێراق ئیتر ورسن جوانی وەڵامی نامەکەی ناداتەوە شێخ بەوە نیگەران دەبێت و بەو ڕەفتارانەی مێجەرسۆنیش هەر نیگەران دەبێت بۆیە ئاڵۆزی دەکەوێتە نێوانیانەوە بەتایبەتی لە مانگی شوباتەوە ئەو بوو لە مانگی پێنجا ململانیەکان و دەگاتە ئەو پەڕی شێخ بۆ یارمەتی داوا لە محموود خانی دزلی دەکات خەڵک دەنێرێت ئەبێ ئەڵێ تۆ وەرە بۆ ئەوێ بە ناوی زیارەتی کاک ئەحمەدی شێخەوە وەرە باهین نەبێ پێش ئەوە بە چەند ڕۆژێکە لە مانگی چواردا سوپای بەریتانیا سوپای لیڤی بە ژێرسەرکردایەتی جەمال عیرفان لە بناری گۆژە دانێ و ینی ئامادەیان نەکات شتەکە دەگاتە حەدێکی ئاڵۆز سەخت دواتر شێخ بەوە دەزانێ و محموود خان دێتە سلێمانی پێش ئەو بێتە سلێمانی بە چەند ڕۆژێک تەمان مێجەرسۆن داوا لە شێخ محموود دەکا ئەڵێ ئەو سوپایە بۆ هاتون دەوسیتە کووانە دەبن و ئەڵێ هاتون بۆ زیارەتی باپیرم تەمەن سۆن پێی دەزانێ و لە پێش 20 ئایارە سۆن شەوەکەی خۆی دەرباز دەکات دەچێت بۆ کەرکووک و لە 20 ئایارە سوپای لیڤی ناتوان بەرەنگاری سوپاکەی شێخ محموود و محموود خان بکەن خوان ڕادەستیەوەکەن لە سەدەی 20دا هەر کە ناوی دەربەندی بازیان دێنرا ئیتر بەردە قارەمانیش پاشناوی بوو زۆرێک لە خەڵکی ناوچەکە دەربەندەکە بە بەردە قارەمان ناو دەبن ئەمەش گرێدراوی یادەوەری جوامێری و نەبەردی شێخی نەمرو و هێزەکەیەتی بەڵام پێش ئەو شوناسە تەنها دەربەندێکی ئاسایی بووە زەمەنی ئەشکانی و ساسانی و ئاشووریەکان لانەیەکی ئارام بووە بۆ ئیمپراتۆرەتەکانیان هاوکات باشترین ڕێگای هاتوچۆی نێوان ئەو ئیمپراتۆریەتانە بووە بوونی کۆمەڵێک ئاسەواری خان و پەرزگا و کەرەستەی ژیاری دەرخەری ئەو حەقیقەتەیە تا ئێستا ئەو ئاسەوارانە پارێزراون ئەگەر چی وەک پێویست نین بۆیە بەچوونت بۆ ناوچەکە هەز دەکەیت کە لە شوێنێکی مێژووی گرنگ دایت. بۆ دامەزراندنی یەکەم حکوومەتی کوردستان لە ساڵی 1970 شێخ محموود دەست پێشخەری کرد و داوای لە ئینگلیز کرد کە حکوومەتێکی سەربەخۆ بۆ کورد دروست بکەن. لە مانگی 11 1970دا لە بەردەرچی سەرا حکوومەتی کوردستانی ڕاگەیان بەڵام خەونی شێخ و نیازی ئینگلیزەکان یەکیان نەگرتەوە. شێخی نەمر باسی کردو بۆ شێخ لەتیف حتا پرسیاری لێکردو و توێتی لەو شەڕەیە ئایا ئەو هێزەی کە بە تایبەتی لەگە خۆتا بووە سەبەب چی بووە تۆکە لەوێ بە برینارە بی و
ئەوان ناتوانن تۆ دەرباز بکەن. شێخ مەحموود لە وەڵامە فەرموویەتی ئەو هێزە تایبەتی کە لەگەڵ خۆما بوون نزیکەی 300 کەس بوون 300 کەس 150 کەسیمان تەوزیع کردو بە دەستی ڕاست و 150 لە دەستی چاپا بێژگە لەوەی بە هەزارەها هێزی چەکدار و هەموو ناوچەکان گرتووە تا هێزێکی زۆریان نادوتە منتیقەی خانەقین و کفری و ینی هەموو حساباتێکیان کردووە. ئێستا خەڵک وا بینێ مەسەلەن زۆر کەس شەڕەکان لێرانە هەر لێرانە بۆ شەڕەکە حساباتی هەمووی بۆ کراوە حتا منتیقەی دوکان وانە هەمووی هێز بووە ینی چاوەڕێوەیان کردووە لە هەر لایەکەوە بێن بتوانن بەرەنگاری بکەن. بەڵام شێخ فەرموویەتی شەڕەکە زۆر قورس بووە و پاشانیش بەوەی ناپاکی بەداخەوە ناوخۆوە هێزەکانی دوشمن حەیف بەداخەوە لە پشتەوە هێرشێکی زۆر ئەواکەنە سەریان. بەڵێ بزڵ بنیجا ئەو شێخ مەحموود فەرموویەتی پێش شەڕەکە ئەو هێزانی کە لەگەڵ خۆما بوون هەمومان بەخۆشمەوە عەهد و پەیمانمان کرد کە بە هیچ شێوەیە سەنگەری خۆمان بەجێ نێڵین تا شەهید نەبین. بە شەغلەتیفی وتووە وتوێتی هەر ئەو 300 کەسەی کە لەگەڵ منە بووە پەیمان و عەهدی خۆیان بردەسەر دەستی ڕاستم 150 کەس بوون یەک کەسیان دەرنەچوون لە پاسەوانە هەمووی شەهید بوون لە دەستی چەپیشی یەک کەس دەرەچێت هەمووی شەهید دەبێ خۆیان جانی خۆیان فیدای سەربەرزی و سەربەخۆی خاکی کوردستانەکەن. لە سەردەمی یەکەمین حکوومەتی کوردیشدا لە شاری سێمانی کە حکوومەتی شێخ مەحموودی حەفیدە جارێکی تر لەم دەربەندەدا داستانێکی تری قارەمانانە تۆمار کراوە. ئینگلیزەکان لە ساڵی 1990دا ویستویانە حکوومەتە ساواکەی شێخ مەحموود لە ناوبەرن چونکە شێخ ملکەچی خواستەکانی ئەوان نەبووە. بۆیە ئینگلیزەکان هێرشیان کردووە بۆ سەر شاری سێمانی و شێخ مەحموودیش لە 19 حوزەیرانی 1990دا دەربەندی بازیانی کردووە بە سەنگەری ڕوبەڕووبوونەوە و داستانی بەردەقارەمانی تۆمار کردووە. سەرنجام سوپای شێخ مەحموود دەشکێت و شێخ بە برینداری لە پشت بەردێکدا دەگیرێت و ڕەوانەی هیندستان دەکرێت. ڕاستە لە شەڕێکە تێکشکا لە شەڕێکە وەکو لایەنی سەربازی وەکو لایەنی سەربازی بەس وەکو لایەنی سیاسەت و ئیرادە وەکو ئیرادەی نەتەوەیەک تێک نەشکا بەڵکو لە ئەنجامی ئەم قارەمانەتی و فیداکاری کە لەم دەربەنەیە کرا لێرەوە بوو بە وەرچەرخانێکی گەورە جارێکی تر دەسەڵاتی بەریتانیا لەو وەختەیە اعتراف کاتەوە بە ئیرادەی میلەتی کورد و جارێکی تر سەرکردەکەی کە لە هندستانە و لە کونجی زیندانەکانە بیگەڕێنێتەوە بۆ کوردستان و ئەگەر بۆ ماوەیەکی تاکتیکیش بێ اعتراف بەبوونی سەربەخۆی کوردستان و مەلیکێتی شێخ مەحموودا بکات. بەردەقارەمان ئەمە کۆتا پرسیان بێت ئەوەی کە ئێوە ئەو سەرچاوە مێژویانی بەردەستان بووە ئەم بەردەقارەمانەت لە 19 حوزەیران و بۆ بەردەقارەمان یا هەر بەردەقارەمان وەڵا کاک عەبدوڕەحمان من لەسەر و بابەتە زۆر پرسیارم کردووە. هەندێک بۆچوونی زەعیف هەیە ئەوانە پشتیان پێ نابەسرێ مەسەلەن بۆ نمونە دوشمنانی کورد داگیرکەرانی کوردستان و حکوومەتەکانی ڕابردووی عێراق بە هەموو شێوەیەک هەوڵیان داویشیان لەسەر ئەوە کردووە کە کورد مێژوەکەی نەمێنێ یان سوچی بکرێن وا گومانیان دروست کردووە لەسەر ئەو بابەتانە. ئەوەی کە یەکلایی بۆتەوە ئەم بەردەقارەمانە لەو ڕۆژەوە بۆتە بەردەقارەمان کە شێخ مەحموود بە پاڵپشتی میلەتی کوردستان میلەتی کورد و ئەو قارەمانانەی لێرەیە ئیرادەی کوردیان پیشانی زلهێزترین دەوڵەتی جیهانیە کە وازداهێنن تا مافەکانیان بەدەستنێنن ئەم بەردەقارەمانە و لەو کات و ساتەوە نازناوی بەردەقارەمانی هەڵگرت. شێخ مەحموود کە بینارەکرێ طبعا ئەوەی لەگەڵ یاتی شێخ غەریبی قازانقایەیە ئەوانی تریش تەمان هەر لەو ناوایە دەبن لەو ناوچەیە بەس ئەوەی لەژێر بەردەکە ئەو دوو کەسن شێخ مەحموود و شێخ غەریبی قازانقایە طبعا ئەوە کە سوپای بەریتانیە لە چاکەوە دێت چاکەش زۆر بەرز نییە دێنە خوارێ ئەوانەی ژینە بە بریناری گیرن هەندێکیشان تەمان دەرباز دەبێن بە بریناری لە گوندەکانە. شێخ مەحموود خۆ بەریتانیا نەیزانی ئەوە شێخ مەحموودە طبعا چاوساکیان لەگەڵایە ئەی ناسنەوە و دەستگیری دەکەن هەموو برینارەکان و ئەوانە تێدیلەکان دێنن بۆ سلێمانی
کە دێنن بۆ سلێمانی تەبان بۆ ڕۆژی دواتر بەرەو کوێیان دەبن بەرەو کەرکووکیان دەبن دیلەکان نا بەس شێخ حەمەغەریب و شێخ محمود دەبن بۆ کەرکووک با زیاتر تەفاسیل نەڕۆین لەسەر ئەم بابەتە دوای ئەوە خەڵکی ناوچەکە تەوان پێی دەزان گوندی تێدایە لەوێ چەندین گوندی تێدایە خەڵکەکە ڕۆژ دواتر نابوت چەند ڕۆژە دواتر ئەچن سەیری بەردەکەکەن وەکو شێخ محمود لەوێ بیر ناکراوە ئەو شتا سەیری بەردەکەکە خۆ تاشە بەردەکە گەورەیە تەوان کە سەیرەکە نەچن ئەوێەوە و خەڵکی ناوچەکە وەکو شتێک چۆن ڕووداوێ لێیا ڕوویاوە بۆ نەک دوای چەند ڕۆژێک ئیتر بۆ ماوەیەک بە بەردەوامی سەردانی ئەو شوێناکەن شوێنەکانی تریش دێن حتا لە سلێمانیش و خەڵکی دەچێت بە وڵا خوشتیوا دەچێت بۆ بینینی و شوێنە خەڵکی ناوچەکە لە ئەنجامی ئەو بەرەنگاری بەرامبەر سوپای بەریتانیا ئەو بەردە ناوەنێن بەردە قارەمان یعنی بە قارەمانەتی لەوایە شەڕیان کردووە بەرامبەر بە سوپای بەریتانیا لەو ڕۆژەوە بەدواوە تەنانەت ئەتوانین بڵین بە چەند ڕۆژە دوایەوە ئەو ناوەلی دەنێرێواتە مانگی حوزەرانی 1990 هەتاوەکو ئەم کاتەش ئەو ناوە ماوەتەوە هەرچەندە ئامانجە پیرۆزەکەی شێخی نەمر کە ئازادی و سربەخۆیی بوو لە باربرا بەڵام مانەوەی بەردە قارەمان لە جێگەی خۆی مانفێستی ئەو خەبات و قوربانیدانە دەکات کە کورد لە پێناو ڕزگاریدا داوێتی بەردە قارەمان پێمان دەڵێ ڕاستە بەهێزەکان خواست و بەرژەوەندی خۆیان چەسپان مێژویان بە دڵی خۆیان نووسیەوە بەڵام نەیانتوانی مێژووی قوربانیدان و خەباتی کورد بشێوێنن لەباری بەرن و بیسڕنەوە سەدەیەکە بەردە قارەمان بە شانازیەوە خۆی دەنوێنێ و هاواردەکە من ئارامگە و پەناگەی شێرە پیاوێک بووم کە لە پێناو سربەخۆیی گەلەکەی تا لێواری مەرگ هەنگاوینە. جێپەنجەی مێژوو ئامانجێکمان هەبوو لە تۆمارکردنی ئەم بەرنامەیە ئەو ئامانجەمان هێنایەدی ئەو بەردە لە 19 حوزەیرانەوە بۆ تا بەردە قارەمان چونکە ئەو بەردە شایەدی وەرچەرخانێکی گەورەی مێژویە لێرە هەموو ئێستازانیمان مێژوی بەردە قارەمان و داستانی بەردە قارەمان چییە بۆیە دەبێ هەمومان بە ئاگاییەوە مامەڵە بکەین لەگەڵ مێژووی نەتەوەیەک چونکە نەیارانمان پیلانیان هەیە کە مێژووی ئەم نەتەوەیە بە یەکجاری لە گۆڕنێن جێپەنجەی مێژوو لەگەڵتان دەبێت هەموو شوێنێک دەگەڕێین بۆ ئەوەی لاپەڕەکانی مێژووی نیشتیمان بە جوانترین شێوە هەڵ بدەینەوە.